سڵاتان بە ئازیزان خۆشحاڵین لا بەرنمەیەکی نوێی چاوپێکەوتن بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر محمود عوسمان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. زۆر بەخێراتن دەکەین دکتۆر. سەرەتا مەوێت لە کێشە و گرفت و ئاڵۆزیەکانی ئەم دوایی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و گەڕانەوەی ئێوە بۆ هەرێمی کوردستان دەست پێ بکەم. ئایا ئەم گەڕانەوەیە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بڕیارەکانی مالیکی دەوڵەتی یاسا؟ زۆر سپاس، پێشێکی سڵاو بۆ ئێوە و هەموو بینەران بینەرای ئینارتی. یعنی خۆی ئەم گەڕانەوەیە یعنی بڵێن ڕاوێشکردن و هینکردن زۆر ئاساییە. دەبوو 2 ساڵ لەمەوە پێش بکرێەوە ڕێی من 2-3 ساڵ نەک 2 ساڵ ئەلەقەل 2 ساڵ و نیلۆتی و حکوومەتە دروست بووە یا هیچ نەبێ پار بکرایە کە سەرۆکی هەرێم لە نەورۆز خوتبەکەیدا لە هەولێر لەو وەختا بکرایە، چونکە دیارە کێشە هەیە و کێشە هەبوو و کێشەی بووە. ئێستا کە کراوە چونکە زۆر دواکەوتووە، یعنی ممکنە خەڵک زۆر بە ئاسایی وەری نەگرێ لای سەیرە، ینی چۆن کراوچکە خەت نەما کردووە یەکەم جارە. بەڕێی من شتێکی تەبیعیە. بەڕێی من ڕێیم وابوو لە سەرەتا پەرلەمانتار پێویست نییە بگەڕێنەوە، ضروری نەبووە بگەڕێنەوە، تەمەسەوە هاتوونەتەوە هیچ، بەڵام نەگەڕانایە و ڕەنگە باشتر بواە قەنەعەتی من. چۆ پەرلەمانتار هەڵبژێراون کاریان لە پەرلەمانە، هیچ ئێمە کێشەمان لەگە پەرلەمان نییە، بەعکسەوە پەرلەمانمان بەکارێنەوە وەکو سەکۆیەک وەکو مەڵبەندێک زۆر جار دژی مالیکی و دژی حکوومەتەکەی مالیکیش بەکار هاتووە و زوربەر دەنگیشی هەبووە، شتێکی تێپەڕاندووە کە ئەوان پێیان خۆش نەبووە و کوتلەی تری عێراقی لێ خەڵقی لێ هەمووە یەکنەوەنین پەیوەندی هەیە. بەڵام دیسان وای لێ هات چونکە پەرلەمانتار وەختێک کە بریار دراوە زیر بکشێتەوە، پەرلەمانتاریش خۆیان بۆیکۆتی دانیشتەکانی پەرلەمانیان کردبووی کە لە بوجە دەنگان لەسەر بوجە ئیتر بەیەکەوە کرا ئیشەکە. بەڵێ لەبەرەوەی ئەو کێشەیە کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەبوو، ئەمە وا ناکە کە گەڕانەوەتان ئاساییتر بێت، یعنی لەبەرەوەی کە زۆرینە لە ناو پەرلەمانە دەنگیان بە بوجەدا ئێوە ناڕازی بوون لەسەر. بەڵێ ئەوە خاڵێکە کەوا ئەکات تۆش وەکو پەرلەمانتار هەڵویستت هەبێەوە ینی بگەڕێیتەوە یاخود ڕاوێش بکەیت، چونکە بێ تەوافق بێ هەماهەنگی لایەنەکان شتێکی گرنگی وەکو بوجە دەنگی لەسەردرا. ئەوە پێشێرکردنی تەوافق و شەراکەت و ئەوەیە کە عێراق ئەم عێراقە تازێ لە سەر ڕۆیەوە. لەبەرەوە ئەو خاڵەوە ئەکا کە گەڕانەوەی پەرلەمانتاریش شتێکی تەبیعی بێ لەگەڵ هی بوجەکە تێکەڵ بوو، پێ منەوتی لەگەڵ هی بوجەکە تێکەڵ بوو، بۆیە ئەویش شتێک بوو کە هۆیەکی هەبوو وەکارێکی هەبوو. دکتۆریانی زۆر جار ئەبیستین کە سەرۆک وەزیران نووری مالیکی باس لە دروستبوونی حکوومەتی ئەغلەبی سیاسیەکە زۆرینەی سیاسی، دروستبوونی حکوومەتی زۆرینەی سیاسی لە عێراقدا لێستەدا یعنی چی ئەگەێنێت؟ یعنی ئەمە واگەێنێت کە ئەوێت لایەنێک یاخود چەند لایەنێک تەهمیش بکات و خۆی بە تەنها دەسەڵاتی بەدەست بێ یاخود بە تەنها حزبەکەی خۆی یان لایەنێکی تایبەت؟ خۆی زۆرینە حکوومەتی زۆرینەی سیاسی ئەگەر وەزعێکی سەقامگیر و تا حەدێ دیموکراتی هەبێ لە عێراقا، شتێکی زۆر تەبیعیە وڵێ حکوومەتی زۆرینە و کەمینەوەوانە، بەڵام نەک بەو معنایی پێکاتەیە شت دروستکە پێکاتەی تر ئێمال بکە نەگێک پێکاتە. بەڵام وە من لە 2010 کە هەڵبژاردن کرا، پاش هەڵبژاردن من ڕێیم لەگەڵ حکوومەتی هاوبەش نەبوو، ڕێیم وابوو شەخصی خۆمی ئەلانیشم کردوتم باشترە حکوومەتی زۆری نەپێک بێنن، ئەوانەی ئەو کوتلانەی کاتوان لەگەڵ یەکیش بکەن بابەیەک و حکوومەت دروستکەن، باقیش بە ئۆپۆزیسیۆن بێت، کە پەرلەمانێک ئەبێ ئۆپۆزیسیۆنی هەبێ بۆی بتوانێت کار بکە بە شێوەی سیستەمێکی ڕاست. بەڵام ئەو کاتە هەموو بە لەو ئەوە ئەڕۆشتن کە حکوومەتی هاوبەش دروستکەن. ئێستا کە مالیکی باسی حکوومەتی زۆری ناکا، بەڕاستی لە زروفێکە باسیەکە کە دوو پێکاتە ڕازی نین، سونەی عەرەب لەولاوە کورد لەملاوە و ناو شیعەشا کێشە هەیە، نێگە دروستی کە ئەبێ ئەو زۆرینەیە زیاتر مەیلە و یەک پێکاتە بێ
و ئەوە لە خۆیان شتێکی ڕازنیە بۆ نمونەیەسە وەزعی هەرێم لە هەرێمی کوردستان چونکە هەموو کوردن خەڵقەکە زۆری نەژبێ و کەمینە ئەکرێ ئەو شتانە بکرێ بەڵام لەوێ ئەمە قەومیاتی جیاوازن پێکاتی جیاوازن لەبەرەوە دەبێت تۆ پێکاتەکان هاوکاریەکە بێت لە نێوانە لە پاشە لەناو ئەوانە بە بێگومان زۆر شتمان لە پەرلەمان تێپەڕانوێن بە زۆرینە و کەمینە لێپەڕیوە بەڵام بازێشت هەیە پێویستی بە تەوافق و هاوکاری هەیە لە بینی یەکترا چونکە ئەبێ پێکاتەکان ڕێیەکیان هەبێ لەو شتە هەرە گرنگانەی کە پەیوەندیان بە بنیاتی دەوڵەتەوە هەیە ئەبێ ڕێیان هەبێت هەیە باسی مەسلەی زۆرینە و کەمینەت کرد لایەنی سونی ئێستا دابش بووە یعنی لایەنێک کە هەتا ئێستا پێیەکی لە ناو حکوومەتە و پێیەکی لە دەرەوەی ساڵح مطلق و چەند وەزیری لەگەڵایەتی یعنی ئەمە وا ناکات کە مووقفی سونیەکان لاوازتر بکات وا بکات کە ینی مالکی یاخود هەر کەسێکی کە ئەو داوایە بە داوایکی ڕەوا بزانێ مەسەلەی بەڵێ ئێستا لایەنی سونیەکان بە دوو شێوە دابەش بووە شێوەیەکی ئەوەیە لە بینی سیاسیەکانی سونە کە عێراقیە کوتلەی عێراقیە تا حەدێک زۆربەی هەرە زۆری ئەوانی تایە دابەشبوونێک هەیە چونکە کوتلەی عێراقی وەختی خۆی کوتلەیەکی هەڵبژاردن بووە ئێستا سێ بەشە بەڕاستی ساڵح مطلق و یعنی بڵێن کوتلەی حیواری ساڵح مطلق لەگەڵ حەل ئەوانە بەجیان و مەیلە و مالیکی و کواوکاریشی لەگەڵەکەن زۆر ڕوونە ئەوانی کە ئەوی کە پیاڵێ متحیدونی نجێفی و ڕافع عیساوی ئەوە جیاوازن علاویش جیاوازە بەڵام علاوی و متحیدونی نجێفی و هین ڕافع عیساوان هاوکارن لەگەڵ یەک تا حەدێ لەسەر ئاستێکی کە دیسان دابەش بوون ئەویژەوەی ئەو هەموو خۆپیشاندانی کە ڕووەدا زیاتر ئەوانەی کە دەسەڵاتیان لەسەری پیاوە ئاینیەکانن لەگەڵ عەشایرەکان سیاسیەکان دەورێکی زۆر گەورەیان نییە لەوە حتا بەعزێ جار ئەوانەی خۆپیشاندانیەکەن هەر بڕایان بە ناشێڵن سیاسیەکان بچەند ناوێن لە لایەکی کەشەوە ئەوەش هەیە ئەمان بەجیال لەسەر ئەرز شێوەیەکن سیاسیەکان شێوەی کە لەبەرەوە مالیکی سوودی لەو هەموو دابشبوون و ناکۆچێ وەرگرتووە هەروەکو چۆن سوودی لەوە وەرگرتووە کە نەیارەکانی خۆی یەکگرتوونین بیردێتەوە ویستیان لە هەولێر متمانەی لێ بسێنەوە نەیانتوانی لە پاشان لە نەژەف ویستیان شتێ بکەن نەیانتوانی چونکە یەکگرتوونین بەرنامەیەکی یەکگرتووانی هەریەکە بە هۆکارێک دژێتی لەبەرەوە ئەویش سوود لەو ناکۆچانە وەرەگرێ لە دوای ئازادکردنی عێراقەوە ینی چەندەها کێشە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لەگەڵ بەغداد یعنی کێشەی مادەی 140 تا ئێستا چارەسەر نەکراوە پێشمەرگە گاز و نەوت نەزانم ئەو کۆمەڵە مەشاکلی کە لەگەڵ بەغدا هەیە بۆچی هەرێمی کوردستان بە تەنها لەسەر مەسلەی بودجە هەڵوێستی وەرگرت مەسەلەکە بودجە بوو یاخود مەسەلەکە وەک باست کرد مەسلەی تەهمیشکردنی لایەنێکی سیاسی یاخود پێکاتەیەکی سیاسی گرنگ بوو مەسەلەکە ئەوی کاڵویستی لەسەر وەش گیرا و ئێمە دەنگمان نەدا نەچوێن ژوو لە شتی تریشا هەبوو ئێمە نەچوێنێتە ژوویە و دەنگمان دۆ تەنهارەوە نەبوو کۆن دۆڵان بەڵام تێنەپەڕیوە شێوەیەکی تر بووە ئەمەی بوجە گرنگە چونکە بوجە هەموو لایەکەگرێتەوە ئێمە زۆر تێبینیمان هەبوو لەسەر بوجەکە لەسەر سەیحەڤە هەمان بووە لەسەر پارەی پێشمەرگە هەمان بووە لەسەر چەند پارەی سیادی و حاکمە زۆر بووە لەسەر حسابی پارەی تر هەریمیش کەم بۆتەوە و لە عینی وەختا سزادانراوە لە ناو بوجەکە دەڵێ ئەگەر هەریم ئەمە نەکە وای لێکەن ئەگەر وێ کورد سزا و شتە کە شتێکی باش نییە لە بوجەکە مەسەلا ئەوە نەبوو بەڵام ئیتر گەیشتە ئەوەی لەسەر ئەو خاڵەکانی کە تەقریبەن جۆرە با بڵێن سەودایەک یاخود ئیتیفاقێک کرابوو لەسەر خاڵەکانی تر نیوام نیو نەگەوەی تۆ لێ ڕازی بی بە تەواوی ئیتر لەسەری شەریکاتەکە تەقیەوە کە مەسلەی پارەی نەوتەکە بوو بەڕێی من هەر ئەوە نییە ئێمە تێبینی مارسە بوجەکە زۆرە بەڵام چونکە لەسەرەوە تەقیەوە خەڵکێکە وا حسابەکە کە تۆ تەنها لەسەر نەوت ئەوەت کردو ئەگەرچی لای من نەوتی زۆر مویمە چونکە ئێمە سێ کێشەی سەرێکیمان لەگەڵ بەغا هەیە یەکێکی مەسلەی سنووری هەرێمە ئەویش مادەی 140 ئەوی تیژ مەسلەی هێزی بەرگری هەرێم کە پێشمەرگەیە سێهەمیش ئابووری ژیانی هەرێم کە نەوتە بە دەرەجەی ڕئیسی چۆن لە عێراق هەمووی نەوتە لەبەرەوە ئەوەش گرنگە بەڵام تێبینی تیژمان لەسەر بوجەکە هەیە ئەگەر هەندێک لەسەر مەسلەی نەوت بۆستین دکتۆر
یعنی زۆر جار باس لەوە دەکرێت لە ناو هەرێمی کوردستانیشە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ڕخنی ئەوە دەگرن کە ناشەفافێتێک هەیە لە مەسلەی گرێ بەستە نەوتێکانە لە مەسلەی نەوتە هەروەها لە بەغداش ئەم قسانە ئەبیستین یعنی مەسلەی بوونی ناشەفافێت لە مەسلەی نەوتە تا چەند ئێوەی ئەحراج کردووە لە بەغدا یعنی پێتان وایە کە ئەمریکا هەرێمێکا هەمووی 100% ڕاستە و ئێوە ئەتوانن بە دەنگێکی بەرز دیفاع بکەن یاخود ئێوەش کەوتونەتە ئەو هەڵوێستەی کە هەندێک جار قسە لەگەڵ هەرێم بکەن ینی هەڵوێستەکانیان بگۆڕە لەسەر لەبەر ئەوەی یاسایەک نییە بۆ نەوت و غاز و ئەنجومەنێکی فێدرالیش بۆ نەوت و غاز نییە کە ئەگەر یاسا بوو ئەوە ئەنجومەنە دروستە بێ بریارەدا ئەمە شەرعیە ئەوە شەرعی نییە بەو شێوەیە لەبەرەوە کێشەی نەوت هیچ چارەسەرێکی تەواوی بۆ نەدۆزراوەتەوە لە عێراقا حکوومەتی بەغا بە کەیفی خۆی کۆنتراک دەکات ش دەکا بە هەر نەوعێ بێ ئەیکا و هەرێم نەئاگادارە و نە زۆر ڕازی شەلی طبعاً و زۆر لە پارێزگاکانیش ڕازین لەو شتانە مەسەن سیرەکەی کۆنتراکتێکا لە پارێزگای هەموو نەوتەکە لەو پارێزگای بەڵام ئەوی پارێزگاکان ئاگیان لێ نییە زۆر ناکۆشی هەیە بەڵام هی هەرێمیش طبعاً ناکۆکی تایە و بێجگە لەوەی کە بەغا باسیەکە ئەڵێ شەفاف نییە سەبەبەکەشی کە ئەوان بەنسبە بەغاوە ئەساسی ئەوەیە ئەڵێ ئەو پارەی کە لەو نوتەی فرۆشێ لە هەریم ناچێتە ناو بوجەی هەرێمەوە طبعاً خستنی بۆ ناو بوجەی هەرێم معنایە ممکنە ڕێگە ئەدا بە بەغا کە لێ ببڕێ ئەو پارەیە کە لەوەیە بە ئەتیبار شتێکی وا هەیە لەبەرەوە ڕەنگە ئەوە هۆبێ کە نەخرێتە ناو بوجەکەەوە بە تەفسیل بەڵام لە کوردستانی ڕەخنە هەیە لە مەسلەی نەوت بۆ مەسلەی شەفافیە چەند شەفافتر بێ مەسلەی نەوت و چەند بتوانن زیاتر ڕوون و شەفاف بن لەوەی چۆنە کرێگرێ بەستەکان و داهاتی چەندە چۆن بەکاریە چۆن سەرڤە بێ طبعاً ئەوە باشترە بێ و ئەتوانین زیاتر سوود لە نەوتەکە وەربگری و دەبێتە خاڵێکی گرنگ بۆ تۆ چونکە نەوت بۆ ئایندەی کوردستان زۆر گرنگە تۆ نەوتی خۆ بتوانین دەربێنی سوود لێ وەرگری ئەگەر تۆ لێو قەوما لە ئایندام چۆن بتوانین پێی بژی و ئەوە شتێکی گرنگە بەنسبە ئێمەوە بەڵێ ئەگەر ئەم هەڵوێستەی کورد ینی پێت وایە کە دوای ئەوەی کە نامەیەک دەچێتە بەغدا یاخود وەفدێکی کوردی دەچێتە بەغداد ئەم هەڵوێستەی کورد بگۆڕێ دوای ئەوە بگەڕێنەوە بەغدا یاخود هەر بەردەوامە بن لەسەر ئەوەی کە لە هەرێمی کوردستان بمێنەوە جار ئێمە ئیمڕۆ کۆبنەوەمان هەبووە لەگەڵ سەرۆکێریم چوارەمین کۆبنەوە بووە ئەو کۆبنەوە بریاری داوەکەوە نامەیەک کە بریار بۆ بنووسە نووسراوە نامەکە و بریارە شاندێکیش نامەکە بەرێ شاندێ بچێ بۆ گفتوگۆ نامەکەش بێ لەگەڵ خۆی بێگومان نامەکە دوو بەشە قسمێکی پەیوەندی بەەوە هەیە چۆنیەتی بڕوا دروستکردن لە نێوانە هەندێک هەنگاو بکرێ بۆ ئەوەی حکوومەتی بەغدا یا حکوومەتی فێدراڵ ئیسپاتی کەکەوان نیەتی پاکە و نیەتی باشە لەگەڵ وەکو مەسەلەن حلکردنی کێشەی دیجلە وەکو هەڵکردنی کێشەی پێشمەرگە وەکو هەڵکردنی بعضێک کێشەی تر کە پەیوەندی بە ناو چەدا بڕێنراوەکانەوە هەیە ویجرعاتی کە کراوە هەندێک لەوانەیە ینی شەر نییە هەمووی بعضێ لەو خاڵانە بەس قسمێکی تریشی پەیوەندی بە خاڵە سەرەکیەکانەوە هەیە ئەویش ئەوەیە قسمێکی هەموو عێراقە گرێتەوە ئەویش شەراکەتە تەوافقە تەوازونە هاوکاریە لەگەڵ یەک بەپی ئیتفاقاتی هەولێر بەپی دەستور کە هەموو کوتلەکانەگرێتەوە بەشێکیشی پەیوەندی بە خاڵەکانی بینی هەرێم و بەغا هەیە وەکو سەوچل وەکو پێشمەرگە وەکو نەوت و غاز وەکو خاڵانی کە ئێمە پیانڵێ هەڵپەسێراو تا ئێستا لەبەرەوە بەو شێوەیە ئەگەر بتوانن لەو گفتوگۆی کە ئەکرێ کە وەڵامدانەوەی گفتوگۆی ئەو شاندەیە کە هات هی هاوپەیمانی نیشتمانی ئەوە طبعاً بەرەو پێشەوە بڕوا و بتوانن سەرەتایکی باشیە بێ وەختە بێگومان بریان لەسەر گەڕانەوەی وەزیر و پەرلەمانتار ئەدرێت کوێمە نامانەوێت شتەکە زیاتر بۆی کۆت بکەینوانە بەڵام ئەگەر پۆزیتیڤ نەبێ ئەنجامەکانی وەفدەکە بگەڕێتەوە شاندەکە و پۆزیتیڤ نەبێ و ئەنجامی باشی دەست نەکەوت بێ ڕەنگە ئەو بێتە ئەوەی بریاری تر بدەین نەگەڕانەوە ئەو وەفدەی کە هاتە هەرێمی کوردستان وەفدی ئێتلافی شیعی یعنی هیچ ئیجابی نەبوو ئەو هاتنەکەیان یاخود ئەو گفتوگۆیانەی کە کرا هیچ وعدێکیان نەدا کە هەندێک لەو گرفتانی کە ئاسانە چارەسەر بکرێت چارەسەری بکەن
وڵای وەفدەی کە هاتبوو بەڕاستی سێ کەسایەتی سەرکردە بوون لە مەسلەی دەوڵەتی قانون وانە و حتا لە هاوپەیمانی نیشتمانیش و ئەگەرچی هەموو هاوپەیمانیتیانە بوو لە عینی وەختە ئەوان لێرە بوون سەدریش هاتبوون شەوی پێشتر بۆ لەو سەدرەکان بە یەکەودا نێشتن ئەوان اعتیباریان کرد کە ئەوان شاوپەیم بە سەدری بەجا تەوان کوردی دی ئەوان تاکیدیان لەسەر دووشت کردوێت و یەکێکی ئەوەیەکەوە گفت و گۆ بکرێ بۆ چاسەی کێشەکان و هەر شتێکە هەیە و ئالیەتێکی کارکردن میکانیزمێ دابرێ بۆ چۆنیەتی چارەسەرکۆ ئێمە مشکلەمان ئەوە نییە کە نووسین و ئیتفاقاتمان نەبێ دەستورمانێ ئیتفاقی هەولێرمانێ وەرەقەی کوردیمانێ ئیتفاقێکی دوو قۆڵیە بینی مالیکی و بارزانانی هەردوو ئیمزایان کردووە بە دەستخەتیش نووسراوەتەوە ئەمانە هەمووی هەیە مهم جێبەجێکردنەجە ئەوانیش وەکو ئێمە پێشنیاریان کردووەکەوە ئالیەتێکی کار میکانیزمێکی کار بەدار بێ لەگەڵ خشتەیەکی کاتی لەگەڵ وەزعێکی معەن و سەقفی زەمەنیوان بزانین چۆن جێبەجێ ببن بە چه هەنگاوەکان بۆ جێبەجێکردن کە ئەوە گرنگە و لە عینی وەختیشە تاکیدیان لەسەر هاوپەیمانی شیعە و کورد کردوێتەوە کە باسی یەکەن دائیمە ئەوان هاوپەیمانی شیعە و کورد و شیعە و کوردبێ نزیک بن لە یەکن و بەو شێوەیە و ئەگەرچی ئێستا مەشاکلیان زۆر زۆرە بەڵام کورد بەڕاستی لەگەڵ ئەوەی کە ئێمە وەکو لایەنی کوردستانی ئێمە ئەو هاتنەمان بە پۆزیتیف هەڵسەنگانوە بەڵام لە عینی وەختا تاکیدمان لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە حیواری جددی هەبێت دیالۆگی جددی بەڵام بۆ هاوپەیمانی ئێمەمانی ئەمەنی هاوپەیمانی بەڵام نامانی هاوپەیمانی لەگەڵ شیعە بکەین حسابی سونیا لەگەڵ سونە حسابی شیعە بێ لەگەڵ مەسیحیش بکەیت لەگەڵ تورکمانی لەگەڵ هەموو پێکاتەکانی عێراق پێویستمان بە هاوکاری هەیە بەڵێ بەس لەوە دەکرێت کە مەسجێک نێراوە بۆ تەحالوفی نیشتیمانی ئەویشەوەیە کە کورد لە بەرامبەر دوو ڕێگە یان ئەوە تا ئەبێ لەگەڵ لە بەغدا شەریکێکی ڕاستەقینە بێ و هاوبەشی هاوبەش بێت یان ئەوە تا هاوبەش نەبێ و جیابێتەوە ینیەوە مانای ئەوەیە کە کورد ئەگەر ئەم جارە بزانێت لە بەغدا هاوبەشێکی ڕاستەقینە نابێت توانێت جیابێتەوە زروف ڕێبەوە ئەدا کە کورد جیابێتەوە من ئەوەنەی بزانم ئمڕۆژ و پێش ئێستاش لە کوبنەوەکان تاکیدمان لەسەر ئەوە کردووە کە دوو ئەگەر هەیە ئەگەر هاوبەشی ڕاستەقی نەبین و هەموو شتێ بە تەوافۆق بێ و ئێمەش وەکو نەتەوەی دووەم و پێکاتێکی گەورە لە عێراق حسابمان بۆ بکرێ ئەوە ئێمەش ئەوەمانەوە ئامادە ئەگەر نەبوو هیچ دووهەم ئێمە لێ کۆڵینەوە ئەگەرەکان هەموو تەماشاکەین بزانین چییە گونجێ لەگە زروفی من بریای لێدەین نەمانێت تۆ جیابینەوە یعنی ئەوەی کە وتراوە ممکن شخصێ وای وتوێشتێکوە بەڵام ئێمە ئەومان نەوتووە چونکە ئەوەمان وتووە ئەگەر مەسەنسا ئەم شاندا ئەچێ نەتیجەی نەبوو باش شاندێت دوو شاند یاخود ڕێکەوتنی یاخود دیالۆگیەکرا کە نەتیجەی نەبوو نەگەیشتە ئەوەی کە تۆ تەسەورەکەی کە پێویستە دەبێت دانیشی جارێکە لێ بکۆڵیتەوە نەمانوتوە یا ئەوە یا جیابوونەوە چونکە جیابوونەوەش پێداویستی خۆی هەیە و زۆر ئاسان نییە و پەیوەندی تەنها بە کوردەوە نییە پەیوەندی بە وەزعی ناوچەکە هەیە پەیوەندی بە وەزعی نێونەتەوەی هەیە پەیوەندی بە سیاسەتی ئەمریکا ئەوروپا ئەم لایەنانە هەمووی هەیە بێ هەمووی بخەیتە حسابەوە تەنها خۆت ناتوانانی بریارێک بە کەیف خۆت زۆر جار ئەم قسەیە لە سەرکردەکانی ئێتیلافی دەوڵەتی یاساشە بیستین بۆ نمونە ئەزەت شابەندەر زۆر جار باس لەوە دەکات کورد کە ئەم وەزعی پێ قوبوڵ نییە و ڕازی نییە با بچێ جیا بێتەوە یعنی وەک بێمنەتیەک پیشانەدەن بەرامبەر بەوەی کە کورد هەڕەشی ئەومان لێ نەکات جیابینەوە ئەوان دەست پێشخەریەکەن ئەڵند باجیابنەوە ینی قسانە لە چیەوە سەرچاوە بەڵێ ئێمە گوێمان لەو قسانە لە نزامی سەدامیش گوێمان لێبووە کە مفاوەزاتمانە کرد لەگەڵیان لەوانیش جارجار ئەویان بە ئێمە بەگوێ ئێمە ئەدا کە ئەگەر ناتوان فەرموجابنەوە طبعا لێرە دوو خاڵ هەیە بێحسایی بۆ بکەیت ئەو تەسەورەکە تۆ کە جابوویتەوە ئێرانیش و تورکیاش و ئەولانی هیچی تەیدی تۆ ناکەن ممکن تۆ وەزعێکی خراپ بۆ دروست بێت دووەم ئێمە کە ڕەوانگەی ئێمەوە ئێمە نیوەی ناوچەکانی کوردستان لەژێر دەسەڵاتی حکوومەتایە نیوەی بە ناوچەی دابڕێنراو حسابە نیوەی بەوە حسابە کە ئێمە ئەو ناوچانە بە کوردستان نەزانین و ئەمانی و بێتەوە سەر کوردستان بە پێ ڕفراندەم و پێ 140 لەبەرەوە کورد ئامادە نییە تەنها قەواری بۆ خۆی دروستکە و سێ پارێزگا بێ و
ئیتر بەو وەزعشکە لە ڕووی هەرێمەوە لە ڕووی هەرێمیەوە لە ڕووی دنیاوە تەئیدەکە تەئید ناکە لەبەرەوە ئەو قسانەی کە یەکەن ئەوان بەڕاستی شەرت نییە وەکو بالۆنە هەڵیەدەن بەڵام جددیش نین لە قسەکانیان بەڵام حسابی ئەوەژەکەن ئەڵێن باشە گەروا بوو سێ پارێزگا و خۆی جابێتەوە باقیەکەوێتەوە لای خۆمان و لە عینی وەختیشا قەنەعەتی جوایانێ کە دەوڵەتی دەوروبەر لەگەڵت نین و ناتوانی سەرکەوی کە جیابیتەوە بە لە ڕوانگەی خۆیانەوە. یعنی ئەگەر بە ڕاشکاوی بەسکی وەزعی ناوخۆی عێراقم بۆ بکەیت ئایا تا چەند کورد بەرپرسە لەوەی کە ئێستا عێراق پێگەشتووە ئایا بە تەنها مالکی بەرپرسە لەو بارودۆخی ئێستەی بەغدا یاخود کورد و شەریکەکانی تریش ئەوانیش بەشی خۆیان بەرەکەوێت لەو بەرپرسیارەتی؟ بەلای منەوە هەموو لە بەرپرسن لەوە هەموو کوردلەکان بەڵام بەرپرسی زۆر و کەم هەیە گەورەوەی بچووک هەیە مەسەلەن دائیمە کە کێشە لە بین دوو لایەنە ئەبێ مەسئولیە دەکەوێت سەریان بەڵام چ لایەنێ دەسەڵاتی زیاتر بێت توانای زیاتر بێ قووەتی زیاتر بێ ئەو مەسئولترە یعنی مالکی قایدی عامی قوواتی مسلحەیە هەموو چەکداری عێراقیش دەسەیە مالکی سەرۆک وەزیرە ئەوان حکمی وڵاتەکە ئەکەن ئەو کوتلەکەی ئەوان هاوپەیمانیە چییە بەو مقدارە ئەوان زۆر زیاتر مەسئولن لە هەموو لایەنێکی کە بەڵام لە عینی وەختا عێراقیەش مەسئولیەتی هەیە کوردیش مەسئولیەتی هەیە سەدریش مەسئولیەتی ئەمانە و ئەوانەیە کە نەیاری مالیکیشن نەیانتوانیوە وەکو پێویستە متمانەی لێ بسێننەوە لەبەرەوەی متمانی لێ نەسێن توش لەسەر کاروباری خۆی بەردەوامە لەبەرەوە لێپرسراوەتیەکەوێتە سەر هەموو لایەک بەڵام هی گەورە هەیە هی بچووک هەیە ئەوان لێپرسراوەتیان بنەڕەتیە بەڵێ ئەوانن یعنی کوتلەکە هەمووی نەک تەنها خۆی. زۆر جار هەرێم بەغدا تاوانبارەکە بۆی کە پێشێلی دەستورەکە بەغدا هەرێم تاوانبارەکە کە پێشێلکاری دەستورەکات بە تایبەتی لە مەسلەی گازوونەوت لە مەسلەی فڕۆکە خانەکان سنوور ینی بە سەراحەت ئەوان باس لەوە دەکەن کە ئەمەی هەرێمەیکە پێشێلکاری دەستورە بۆ نمونە وەزیری دەرەوەی تورکیا دێتە ئێرە بێ ئەوەی کە بەغدا ئاگادار بکرێتەوەمان بە پێشێلکاری دەستوری دانێن تا چەند هەردوو لایەنەکە پێشێلکاری دەستور بەڕێی من دەستور جێبەجێ نەکراوە پێشێلکاری شێش بە دەستور وەختەوەی کە نووسراوە لەسەر ئەو بناغی نووساوە کە پێهاتەکان رازی بن مافی کوردیان دێتیاوێ مافی شیعی تیاوێ مافی سوننی تیاوێ مافی تورکمانی تیاوێ مافی مەسی وا حساب کراوە ئەم پێکاتانە هەمووی بەیەکەوە لەبەرەوە هەریەکە دەیەوێت ئەو خاڵانەی کە پەیوەندی بە خۆیەوە هەیە گرنگە و پابەندی بێت جاتر جێبەجێ بکرێ و پێشەل نەکرێ بەڵام پێشەلی زۆر کراوە مەسە ئەوان هەرێم تاوانبارەکەن لە تۆ پەیوەندیەکانی دەرەوە ئەەکەی ئێمە ئاگامان لێ نییە ئەوان ئەگەر چی کە سەفەر وش دەبێوان ئەگەدارن لێ ئالاکولێن بەڵام بەعینی وەختا و لەگەڵ تورکیا چەندین ئیتیفاقاتی لە بنەوە کردووە ئەمنی شەیەمەی ئاگامەلی و دژی ئێمەشە لەگە ئێران کردوەتی دژی ئێمەشە و ئاگاشمان لێ نییە زۆر ئیتیفاقاتی تری هەیە لە ملاو لەولا ئێمەش ئاگادارنی لەوە ینی مەفرۆزە ئەوانیش حسابێکی بۆ کورد بکەن ئەلەقەل ئەوەی کە علاقەی بە ناوچەی کوردستانەوەی لەبەرەوە پێشێلکاری هەیە وەجگەلەوە دەستویش لە عێراقا وەکو بنەڕەت جێبەجێ نەکراوە بۆچی چونکە ئێمە خەریکی تەوافقین تەوافق لە دەستوران نییە مەبدایەکی تر جێبەجێکراوە بۆ حکمی عێراقەویش تەوافق و شەراکەتە کە عورفە بووە بە عورف و ئەوە لە دەستوران نەنووسراوە نە سوننە نەنووسراوە ڕئیس جمهور کورد بێ ڕئیس وزەرا شیعە بێ ڕەوی نییە لەبەرەوە بەعزێ شت کراوە ئەساسەن اتفاقاتی سیاسی کردوەتی وە کوتلەکان لە بینی خۆیان ڕێکەوتون و زۆری شێ لەگەڵ دەستوری زۆر ناگونجەیە ئەو ڕێکەوتن نامە سیاسیانە تا چەند زەرری بە پرۆسی سیاسی عێراقداوە یاخود تا چەند لە قازانجی پرۆسی سیاسی وەڵاهی من قەناعەتم وایە لە قازانجی پرۆسەکە بووە ئەگەر بەردەوام بێ و هەموو پابەندی بن چونکە واقعی عێراق وایە چەند مکەوینێکە چەند پێکاتەیەکە بێ بەیەکەوە هاوکار بن بەیەکەوە ئیشەکە بکەن ناتوانن یەکتری پەراوێز بخەن و لە عینی وەختیشا وەزعی عێراقی ژوا دیموکراتی نییە کە بتوانی بڵێ زوربە و کەمایەتی و ئەم شتانە بەڵام طبیعی لە عینی وەختە ئەگەر زوربەش حکم بکا بێ کەمایەتی زەماناتیە بێ بەڵام لە عینی وەختە دەستوریش ئەبێ ڕەچاو بکرێ ئەبێ پێشێل نەکرێ ئەبێ حسای بۆ بکرێ نەک من ئەو فەقەرانەی بەدڵمە تەئیدی بکەم ئەو فەقەرانی علاقەی بە منەوەی گوێ نەدەمێ
دەبێت پابندی دەستور بین بەڵام بە قەنەعەتی من پابند بوون وەکو پێویستە نییە تەسیراتی سیاسی مەسەن جاری وا هەبووە خۆتان گوێتان لێ بووە لالیکی گلەی لە هەرێمەکە ئەڵێ هەموو شتێ بێت دەستور بێت دەستورە بێ وابێ ئێمە پابندین لە عینی وەختا سێرەکەی تەسێکترە داڵێ بێ هەموار بکرێ وا بکرێت لغمی تایە ئەوی تایە ینی بە پێی هەدافی سیاسی و بە پێی ئارایی سیاسی مووقفی لە دەستورەکە ئەگۆڕێ ومە طبعاً ئێمەش ناڵێم سەیسا هەموو شتێکمان جێبەجێ کردووە بەڵام شت بەرامبەریەکە ئەو بیرکە تۆژیکەی باشە دکتۆر بەردەوامە بین بەس دەچمە ناوبڕێک ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان